وەکو خەونێکی غەریب نە سەرابی نە خەیاڵی نە درۆی چوونە فەریب چرپە چرپەی ڕازەکانم گوێ بە گوێ ڕۆسوابێ خۆشەویستی تاورێکە کەیە بێ حاشا ببێ ئەی هەناسەی وشەکانم دڵی من لێت نابڕێ دڵنیا بە خۆشەویستم هیچ کەس جێگات ناگرێ ئەی هەناسەی وشەکانم دڵی من لێت نابڕێ دڵنیا بە خۆشەویستم هیچ کەس جێگات ناگرێ هیچ کەس جێگات ناگرێ شەوی تاریکی نیگاهێ پڕ لە هەوری پرمەیە وەک شەراوەلی بیسوورێ خەندەکانێت وەک مەیە گەرچی دڵتەنگیە ڕەنگی خۆرە تاوی خۆزگەکان پڕی ڕووناکیە بۆ تۆ هەر بەیانی کەڵکوبان هەر بەیانی کەڵکوبان هەر بەیانی کەڵکوبان ئەی هەناسەی وشەکانم دڵی من لێت نابڕێ دڵنیا بە خۆشەویستم هیچ کەس جێگات ناگرێ ئەی هەناسەی وشەکانم دڵی من لێت نابڕێ دڵنیا بە خۆشەویستم هیچ کەس جێگات ناگرێ هیچ کەس جێگات ناگرێ هیچ کەس جێگات ناگرێ هیچ کەس جێگات ناگرێ هیچ کەس جێگات ناگرێ